بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەسعود بارزانی. بەرگی دووەم 1958 بۆ 1961. کورد و شۆڕشی چواردەی تەمووزی 1958. چواردەی تەمووزی 1958 بۆ ئەیلولی 1961. بەشی دووەم. خۆسازدان بۆ شۆڕشی چواردەی تەمووز. ڕژێمی پاشایەتی چونکە پشگیری گەلی لەگەڵدا نەبوو، هەر لە بنەڕەتەوە پشتی بە پاراستنی ئیمپریالیزم بەستە بوو، لەسەر سیاسەتی وە دووکەوتنی ئیمپریالیزم دەڕۆیشت. ئابووری عێراقی بە ئابووری ڕۆژاوەوە گرێدا بوو. بە پێچەوانی ویستی گەلی عێراقەوە چوو بۆ ناوپەی مانە سوپاییەکانەوە و دژی گشت کێشە ڕزگاری خوازەکانی دنیا بە تایبەتی دنیای عەرەب ڕاوەستا بوو. لەناو خۆدا پشتی بە چینی دەرەبەگ و دەوڵەمەند قایم بوو، دەرگەی بۆ خستبوونە سەرپشت. لەسەر حسێبی ڕەنجدەران ماوەی بۆ بۆرژوازیێزی لە کار ڕەخساندە بوو کە جەماوەری زەحمەت کێشیش بچەوسێننەوە. جوتیار و کرێکار و ڕۆشنبیرانی شۆڕژگێڕی پشتگوێ خستە بوو. تەنیا هیوای هاتووە سەر ئەو فەرمانڕۆیی وە سپاییانەی سەر بەخۆی بوون. لەبەر ئەمانە باری سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی دواکەوت بوو. حاڵێکی تەواو لە باربۆ تەقینەوە هاتبوو پێش. گەل لە دەورەی حیزبە نیشتیمانی و نەتەوەی دیموکراتیەکان وەرهاتبوو، کەوتبووە خەباتێکی تاڵەوە بۆ گەیشتن بە سەربەخۆیی تەواوی نیشتیمانی و لەم ڕێگایەدا پێناوێکی زۆری دانا. سەرەڕای ئەم هۆیانەی ناوخۆیی هۆیەکانی دەرەوەش پاڵی بە خێرایی شۆڕشەوە نا کە گرنگترینیان ئەمانە بوون. پەرەساندن و سەرهەڵدانی بزوتنەوەی ڕزگاری عەرەب و کێشەی فەڵەستین و شۆڕشی حوزەیرانی میسر و دەستدرێژەکی 1956 بۆ سەر میسر، پەیمانی بەغدا پێکاتنی یەکێتی هاشمی نێوان عێراق و ئوردن، شەڕی ساردی دەوڵەتە گەورەکان و ڕکەبەرایەتی ئەنگۆلیا ئەمریکا لە ناوچە و پەرەسەندنی بزوتنەوەی ڕزگاری لە دنیای سێیەم و لێک نزیککەوتنەوەی دەوڵەتە سۆسیالیستەکان و هەندێک لە دەوڵەتە عەرەبیەکان. لە ناو خۆشداباری سیاسی بۆ ڕژێم لەبار نەبوو، چونکە لەسەر شانووی سیاسیدا هەندێک حیزبی پەڕۆیی هەبوون کە بەسترا بوون بە کلکی سیاسەتی بەریتانیا و نەخشەکانیەوە و هیچ وارگەیەکی گەلیان نەبوو. وەکو حیزبی ئیتیحادی دەستوری بەڕابەرەتی نوری سەعید و حیزبی ئومەی ئێشتراکی بەڕابەری ساڵح جەبر و حیزبی ئەحرار بەڕابەری تۆفیق سوێدی، لەوانەیە ئەم حیزبانە لەگەڵ یەکتردا ناتەبا بووبن. بەڵام لە ناوەرۆکدا هەمویان یەک ڕێباز و بیری کۆنەپەرستانیان هەبوو لە ژێر ڕکێفی ئیمپریالیزمدا دەڕۆیشتن. نە لە سەرکردایەتی و نە لە بنکەکانیاندا کەسیان نەبوو میلەت لێیان ڕازی بێ. ڕێکخراوەکانیان تەنیا بۆ دەوڵەمەند و دەرەبەگ و هەندێ سەرک هۆز بوو، بۆیە ئەم لێکدراوە وارگەی ڕژێم بوو، گەلیش دوژمنی بوو. حیزبەکانی بەرهەڵستی ڕژێم، حیزبەکانی نیشتیمانی و نەتەوەیی و دیموکراتی خەباتی گەلی عێراقیان ڕابەری دەکرد، دژی ئیمپریالیزم و ڕژیمی شایەتی و لە سازکاری بۆ شۆڕش بەشداریان دەکرد. ئەوانش بەرێتی بوون لە: یەکەم، حیزبی نیشتیمانی دیموکراتی، دووەم، حیزبی سەربەخۆیی، سێیەم، حیزبی شیوعی عێراق، چوارەم، حیزبی بەعسی عەرەبی ئیشتراکی، پێنجەم، پارتی دیموکراتی کوردستان. کاتی ڕابوونی شۆڕش ئەم حیزبانە هەبوون و بنکەیپان و بەرینی گەلیان هەبوو، زۆر لەگەڵ یەکتریشدا تەبا و گونجاو بوون. بەڵام بە گشتدا چوونەوەی ڕژێمی پاشایەتی هەمویان هێندەی یەک نەبوو. حیزبی شیوعی عێراق و پارتی دیموکراتی کوردستان لەوانی تر زیاتر گیران و ڕاونانیان بەرکەوت بوو. هۆیەکەشی ئەوە بوو کە ڕژێم پێی وابوو سێ حیزبەکەی تر لە دەرەوە و لە ناوخۆی عێراقدا پاراستنیان هەیە. بەرەی یەکێتی نیشتیمانی. پاشەوەی بەرەی نیشتیمانیە یەکگرتوەکەی ساڵی 1954 لە کار کەوت. حیزبە نیشتیمانیەکان کەوتنە خۆیان بۆ پەیوەندی لەگەڵ یەکتر و پێکێنانی بەرەیەکی نوێی نیشتیمانی ئەوتۆدا بتوانێت ڕێبەرەتی جەماوەر بکە. ئەم تەقەلایە لە شوباتی 1950دا سەری گرت و بەرەیەکی یەکێتی نیشتیمانی لەم حیزبانە پێکات. حیزبی شیوعی عێراق، حیزبی سەربەخۆیی، حیزبی دیموکراتی نیشتیمانی، حیزبی بەعسی عەرەبی ئیشتراکی. هۆی پێکاتنی ئەم بەرەیە برێتی بوو لە: یەکەم، باری ناوخۆیی، دواکەوتنی ڕادەگەلی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی، نەبوونی هەلێک بۆ چاکردنی ئەم بارە و ڕاستکردنەوەی وڵات. دووەم، کاریگەربوونی لایەنی نەتەوایەتی کە بەڕێوەبەرانی بزوتنەوەی نیشتیمانی عێراق هەستیان کرد لە دەوڵەتە عەرەبەکانی تر بەجێماون. شۆڕشی حوزەیرانی میسر و شۆڕشی جەزایر و بارودۆخی سووریا و لوبنان و ئوردن. سێیەم، چوونی عێراق بۆ ناوپەیمانە دوو قۆڵی و چەند قۆڵیەکان،
پەیمانی بەغدا کە تەنیا خزمەتی بەرژەوەندی دەوڵەتە ئیمپریالیزمەکانی دەکرد. یەکەم بەیاننامەی بەرە لە 9 ئاداری 1950دا دەرچوو کە ئەم مەبەستە نیشتیمانی تێدا بوو. یەکەم، لادانی وەزارەتی نووری سەعید و هەڵوەشانەوەی ئەنجومەنی پەرلەمان. دووەم، دەرچوون لە پەیمانی بەغدا و یەکگرتنی سیاسەتی وڵاتە عەرەبیە ئازادەکان. سێیەم، بربەرەکانی دەستێوەردانەکانی ئیمپریالیزم بە هەر جۆرێک بێت و گرتنەبەری سیاسەتێکی عەرەبایەتی سەربەخۆ لەسەر بناغی بێلایانی ئەرێنیدا. چوارەم، بەڕەڵاکردنی هەموو ئازادیە دیموکراتیەکانی دەستوری. پێنجەم، هەڵوەشانەوەی ئیداری عورفی و بەردانی هەموو گیرە و بەندێ سیاسیەکان و گەڕانەوەی مامۆسا و موچەخۆر و قوتابیانی لەسەر سیاسەت دەرکراو. پێکاتنی بەرەی یەکێتی نیشتیمانی یارمەتی دروستبوونی لێژنەی بەرزی ئەفسەرە ئازادی خوازەکانیدا. لە سەرەتای ساڵی 1950دا لێژنەی بەرزی ئەفسەرە ئازادەکان ڕووی لەبەری یەکێتی نیشتیمانی ناو پرسی ئەگەر شۆڕش کرا و سەرکەوت ئاخۆ ئامادەن لە حکوومەتدا بەشداری بکەن. ئەم بەرەیە بەرهەمێکی دڵگری گەلی عێراق بوو. ورەی سوپای بەرز کردەوە. هیچ کات لەمەو پێش هێزەکانی بزوتنەوەی نیشتیمانی بۆیان نەڕەخسا بوو وەکو ئەم جارە ڕیزەکانی خۆیان ڕێک بخەن و هێزەکانیان تێکەڵ بکەن. ئەزمونەکانیش سەلماندیان بوونی بەرا چەند بەکەڵکە. چونکە تاقە حیزبێک هەرچەندێ تێکۆشەر و فیداکاریش بێ ناتوانێت ببێتە ڕانوێنی هەموو توێژەکانی میلەت. دڵسۆزی گەل دابەشی گەلێک لە حیزبەکانە و تاکە حیزبێک ناتوانێت هەموو ئەرکەکان بهێنێتە جێ. پارتی دیموکراتی کوردستان لە سەرەتادا نەچوە ناو بەرەوە چونکە حیزبی بەعز بەرهەڵستی کرد. هەڵوێستی حیزبی شیوعی عێراقیش دڵخۆشکەر نەبوو پارتی دیموکراتی کوردستان بێتە ناو بەرەوە. پاشان کاتێ داوا لە پارتی کرابێتە ناو بەرە بە ماوەیەک پێش شۆڕش پارتی بە تایبەتی سکرتێرەکەی وای بە باشزانی کە جارێ بڕیاری چوونە ناو بەرە نەدا تا پرس بە سەرۆک جەمال عەبدوڵناسر نێتەکردن. لەگەڵ ئەوەشدا پارتی هەر پەیوەندی ڕێکی لەگەڵ بەرەدا هەبوو. ئەفسەرانی ئازادی خواست. ئەفسەرانی عێراق دوورە پەرێزی سیاست نەبوو. وێڕای پیشە سەربازیەکانیان سیاسەتیشان دەکرد. گەلێ جار ڕاستەوخۆ خۆیان لەبەر سیاسیەکان هەڵدەقورتاند با پێچەوانی ویستی سیاسیەکانەوە. کەم وە بۆ کوڕە دەوڵەمەند بچێتە ریزی سوپاوە. دەوڵەمەندەکان کوڕیان دەناردە کۆلێجە شارستانیەکان و دەرەوەی عێراق. بۆیە سوپا بەشی هەرە زۆری لە کوڕی هەژار و مامناوەندی پێکاتەبوو کە بەم بۆنەیەوە تا ڕادەیەکی باش ئاگاداری حاڵی گەل و ئازارەکانی بوون. ناڕەزایەتی هەموو چینەکانی گرتبووە کە سوپاشیان تێدا بوو. دەستێک لە ئەفسەران ویستیان تۆپەڵێک پێکەوە بنێن و ڕێکی بخەن بۆ شۆڕشکردن. پاشان توانیان لێژنەیەکی بەرزدانیان بۆ سەرکردایەتی ئەفسەرە ئازادەکان کە پێکاتنی یەکێتی بەرەی نیشتیمانی زۆر کاریگەر بوو لەسەر دروستبوونی ئەو لێژنەیەدا. زەعیم ڕوکن عەبدولکەریم قاسم بە سەرۆکی ئەو لێژنەیە هەڵبژێردرا کە ژمارەیان 15 ئەفسەر بوون و پلەی سوپای ئەو لە هەمویان بەرزتر بوو. ژماری ئەفسەرە ئازادەکان لە 200 تێپەڕی کە چەند ئەفسەری کوردیشان تێدا بوو. لەوانە عەقید عەبدوڵڵا سەعید و عەقید فەتاح شاڵی و ڕائید ڕوکن مستەفا عەزیز. ئەم ئەفسەرانە کەمێکیان نەبێ سەر بە حیزبەکان نەبوون. بەڵام هەمویان لەو باوەڕەدا بوون کە پێویستیان بە سەرپۆشێکی سیاسی هەیە. ئەو سەرپۆشەش برێتیە لەبەری یەکێتی نیشتیمانی. هەروەها بەرەش دەیزانی بەبێ سوپا ناتوانێت شۆڕش بکە. ئامانج و ڕێبازەکانی شۆڕش بە پێی نەخشەی ئەفسەرە ئازادەکان. یەکەم، لابردنی ڕژێمی پاشایەتی و دانانی ڕژێمی کۆماری. دووەم، نێشتنی دەرەبەگ و دابەشکردنی زەوی بەسەر جوتیاراندا. سێیەم، سندنەوەی مافە نەوتیەکانی عێراق و تەسەکردنەوەی چالاکی کۆمپانیا نەوتیەکانی بێگانە و دانانی پیشەسازی نەوت. چوارەم، دەرچوون لە ناوچەی ئیسرلینی و ئازادکردنی ئابووری عێراق لەوە دواکەوتنی بەریتانیا. پێنجەم، پێکەنانی یەکێتی نیشتیمانی لە ناو ڕۆڵەکانی گەلدا لەسەر بناغی ئەوەی کورد و عەرەب هاوبەشن لەم نیشتیمانەدا و مافی کەمایەتیەکانیش بێتە پاراستن. شەشەم، پێکێنانی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش لە ئەندامانی لیژنەی بەرز. ئەنجومەنیش ئەرکی دەسەڵاتی یاسادار ڕێژی دابنێ تا کاتی هەڵبژاردننی نوێنەران. حوتەم، پێکێنانی دادی کۆمەڵایەتی و کورتکردنەوەی جیاوازی چینایەتی لە نێوان ڕۆڵەکانی عێراقدا. هەشتەم، بەردانی بەندیە سیاسیەکان و ڕایکردنی ئازادیە گشتیەکان. نۆیەم، دانانی حکوومەتێکی شارستانی لە پیاوە سیاسیە ناسراوەکانی لێهاتوو خاوەن هەڵوێستی نیشتیمانی. دەیەم، هاتنە دەرەوە لە پەیمانی بەغدا. 11، دەرچوون لە پەیمانی هاشمی. 12، ئازادی نیشتیمانی و لابردنی بنکە سوپایەکانی ئینگلیز و دەرچوون لە گەشت ئەو پەیمانانەی
دەسەڵاتی عێراق لەسەر خاکی خۆیدا کەم دەکەنەوە. 13 یەشێتی عەرەبی ئاماجێکی چارەنووسیە، پێویستە هەوڵی بۆ بدرێ، بەڵام ئەگەر عێراق تووشی پەلامارێکی دەرەوەی وابوو کە بیەوێ پاشایەتی بگێڕێتەوە، ئەوسا دەست بەچێ یەکگرتن لەگەڵ کۆماری عەرەبی یەکگرتوودا دێتە جاردان. 14 پێشگرتنی گەلی فەڵەستین بە هەموو هێز و توانایەکەوە تا خاک و ئازادی خۆی بستێنێتەوە. 15 ڕەچاوکردنی سیاسەتی بێلایەنی ئەرێنی. 16 دانانی پەیوەندی دیپلۆماسی تەواو لەگەڵ دەوڵەتە سۆشیالیستەکاندا.